بە پێی زانیاری کە بە من گەشت ڕێگری ئەکرێت لە خۆپیشاندانی شاری هەولێر خۆپیشاندانی مامۆستایان و مانگەشتنیان بۆ زانیاری زیاتر دەچون لە پێمێرمان بەڵێ ئازیزان وەک دەبینن لە ئێستادا ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی NRT ئەکرێت بۆ ڕووماڵکردنی خۆپیشاندان و مانگرتنی مامۆستایان لە شاری هەولێر. ئەم ڕێگریە لەلایەن هێزەکانی پۆلیسی شاری هەولێرەوە ئەنجام دراوەک لە وێنەکاندا دەیبینن. بڵێ ئازیزان ئەمە یەکەم جارە لە دوای خۆپیشاندانەکانی شاری هەولێرەوە ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی NRT ئەگرێ بۆ ئەوەی کە نەتوانن ڕووداوەکان وەکو خۆی ڕووماڵ بکرێت ڕووداوی مانگرتن و خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە شاری هەولێر کە